مسلمانێک کات بۆ نەشتەرگەری هاتی یەکێک لەو ساڵۆنانەی کە عەمەلیاتمانە کردایە. ئێمە 6 ساڵەمان هەیە لەو شوێنەیە کە نەشتەرگەری تیاگرێ و دکتۆرەکان عەمەلیاتی تیاکەن. هاتە ساڵی 3. ئەم پیاوە خەڵکی مەنتقەی شارەزور یەکێک لە دێکانی شارەزور بوو. ئەوە سوبحان الله قەدەری خوا من لێم پرسی چکۆ نەخۆش زۆر یێتە ئەو شوێنە ئێتە ڕۆژی 20 و 30 و 40 تۆ تاقەتی پرسیار نامێنێ زۆر لە خەڵک. بەڵام پیاوێکی زۆر فەقیر و تەمەنیشی هەبوو. خاڵە چۆن هاتی بۆ لای ئەم دکتۆرە کام عەمەلیاتەوە بکات. دکتۆرێک بوو زۆر مەشهوور نەبوو. عەمەلیاتەکەیشی قورس بوو. تی وەڵڵی بۆ لای ئەم ناتم بۆ لای یەکێکی تر هاتم بۆ لای فڵانە کەس کە ناوی نابین. ئەو کەسەش بەڕاستی زۆر نەئەهات بۆ عەمەلیات، یعنی بە 3 مانگ بە 4 مانگ مەسئولەتێکی گەورەی هەبوو لە حکوومەتە ناهەوە عەمەلیات. سبحان الله وتی وەڵڵی من بۆ لای ئەو چووم بەڵام کەوتیانە بە پارەی زۆر و لە دەرەوەی ئەکات و لە خەسخانە نایکاتم ناتوم بەلای ئەم تومە خوای تۆ وەکیلی منی چیرۆکەکە بە پەلای گەڕمەوە کاتمان نەماوە تۆ وەکیلی منی دەستکرا بە عەمەلیات. خەریب و شلفەی لێ بدرێت، ینی شەقۆی لێ بدرێت. ئەو کەسە پیا بوو کە 3 و 4 مانگ و نەهاتبوو. یەکسەر هات خۆی گۆڕی هات یەکسەر هەبوو ئەم ساڵی 3 وتی فڵانە کەس نەکەی من خۆم ئیشەکەی بۆ ئەکەم. لە من وایە لە ئێمە وایە کەوا ئەم کەسە تۆ بڵی بیستی بێتی یان خەبەری زان یا خزمێکی پێی وتبێ یان تەکلیفێکیان لێ کردوێ. دوای لێمان پرسیوتی نەوەڵا لە بازاڕ بووم بەس خەیاڵم هەر لە خۆی داڵغەمتمەوە بۆ نەچم سەر لە جەماعەتی عەمەلیات بووم. هاتووم سەرتان لێدەم و تەواو بەس کاتم ئیشەشێ با بیکەم. دەشتم وەڵڵی ئەم پیاوە ئاوای وتووە خوا تۆی ناردووە یا وەکیل. عەمەلیاتەکەی هەموو بۆ کرد تەواوی کرد چۆ دەرەوە ئەم کەسە ئێستش خۆی نازانێت کە ئەو بۆی کردووە وەکیل بۆی ناردووە. هەرچی ئیشمان هەیە وەکیل بۆمان ئەکات وەکو ئەو پیاوە پێی نازانین. هەرچی دوعامان هەیە بەو جۆرە قبوڵە پێی نازانین. ئاگامان لێی نییە. خۆی گەورە من نەتیژ ناکا بە سەرمانە بڵێ بۆم کردوون و ئەی ئەوە نییە بۆم کردنەوە نەی فڵانە کەس لە خێوێکە ئاگادارمان بکات. نەخێر زۆر دەوڵەمەنە. باکی لەوە نییە پێت بڵێ یا پێت نەڵێ. باوەڕتان هەبێ من لەو چیرۆک و بەسەر هاتە واقعیەوە کە خۆم بینیومە ئازانم. یعنی تەسەورەکەم هیچ شتێک لە ژیانمانە نەبێ و کۆشیرۆکە نەبێ. هەرچی جوڵەیەکمان هەیە و ئاوایە. هەرچی شتێک خوا نایەوێت نایخاتە بەردەستی تۆ بەم جۆرەیە. هەرچیەکە بۆ هێنێتەوە پێشەوە بەو جۆرەیە بەس نایبین عین لەو پیاوە نازانین. ئەو هەر سوپاسی فڵانە کەسە کاکە عەمەلیاتەکەی بۆ کردو ئەویش بووی نەکردەوە.